لە مەودووە بە زۆر دەمانێرنەوە بۆ عەسکەری ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەنیازە پرۆژەیە یاسایەک تاو توێ بکات کە لە ئەگەری تێپەڕاندنیدا هەمووان ناچار دەکات بچنە خزمەتی سەربازیەوە ئەوەی کە جاران پێی دەگوترا عەسکەری. بە گوێرەی پرۆژە یاساکە ئەو کەسانەی تەمەنیان دەگاتە 19 ساڵ بانگهێشتی خزمەتی سەربازی دەکرێن. لەو سەریشەوە لە تەمەنی 45 ساڵیدا بانگێشکردنەکە کۆتایی دێت. ئەوانەی بڕوانامەی 12 ئامادەییان نیە دەبێت 18 مانگ خزمەتی سەربازی بکەن و دەرچوانی 12 ئامادەییش 1 ساڵی تەواو، دەرچوانی زانکۆ و پەیمانگەش 9 مانگ خزمەت دەکەن و هەڵگرانی ماستەر 6 مانگ و دکتۆراش تەنیا 3 مانگ. لە کاتی خزمەتەکەدا موچە دەدرێتە سەرۆکی خێزانەکە، دواتریش ئەو کەسەی خزمەتەکەی تەواو کردووە لە دامەزراندندا پێش دەخرێت و بۆ پلەبەرزکردنەوەش هاوکاری دەکرێت. بەڵام ئەگەر بەدەم بانگێشتەکەەوە نەچێت و خزمەتی سەربازی نەکەیت سزاکەی دەگاتە 3 ساڵ بەندکردن.